برای خۆی بەخشندەی میێرەبان ئێمە ئەوڕۆ کۆمەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی هەستن بە ئەنجامدانی کۆبوونەوەیەک بۆ سەرجەم کادیرەکەمان لە سنووری مەڵبەند بۆ بەڕێز عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی سەبارەت بە تاوتوێکردنی ئەو بارودۆخ و هەستی ئەو بارودۆخ هەستیارێکی ئێستا لە ئارەدا لە هەرێمی کوردستان کە پێدا تێئەپەڕێت کە پێمان وایە قۆناغەشی زۆر هەستیارە کە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی پۆڵە پێی ئەپەڕێت بە پێویستمان زانی کە بەرچاوی کادیرەکانمان ڕۆشن بکەین بە چاویان ڕۆن بکەین کادیرەکانمان لە نزیکەوە ئاگاداری هەڵوو مەرج و بارودۆخی سیاسی ئێستا بن کە ناوچەکەمان بە هەرێمی کوردستان بە قۆناغێکی زۆر هەستیاردا تێپەڕێت ئەو پێش هاتە سیاسەنێکی ئێستا دێنێ پێش لە ئارادان پێویستە ئەندامانمان کادیدانمان بەرچاویان ڕۆن بێ بەرچاویان ساغ بێ تێر بکرێن بە زانیاری و زانستی دروست بۆی بتوانن سەرڕاستانە کار بکەن لەگەڵ کاروباری سیاسی لەگەڵ دۆخەکە لە هەرێمی کوردستاندا ئەم جۆرە کۆنانە کۆبوونی زۆر گرنگن هیوادارین کە بتوانین زیاتر چڕی بکەینەوە کە کادیرەکانمان لە نزیکەوە لەگەڵ سەروی خۆیان لەگە ئەنجومەنی سیاسی دابنیشن کۆبنەوە بکەن تاوە توێی ئەو پرسانە بکەن کە ئێستا هەرێمی کوردستان پێدا تێپەڕی و بەتایبەتیش کۆمەڵی ئیسلامی